بەرەو دەستەبەربوونی دروشمی کرێکاری نەوتی ئێمە ڕێبەری شێڵگیری ئێمە ڕۆژی سێشەممە 27 مانگ بە بانگەوازی شۆڕای هاوئاهەنگی و هاوپشتی کارمەندانی ڕسمی پیشەسازی نەوت کارمەندان و کرێکارانی ڕسمی یەکەکانی ستادی و ئەمەلیاتی لە چەندین ناوەند لەوانە لە بەهرەبەرداری نەوتوگازی غەرب لە چەشمەخۆشی دێهلووران پاڵاوگەی ئیلام شرکەتی بەهرەبەرداری کارون شرکەتی بەهرەبەرداری نەوتوگازی مارون لە هەواز شرکەتی بەهرەبەرداری نەوتوگازی پارس شرکەتی بەهرەبەرداری نەوتوگازی ئاغاجاری شرکەتی فەلاتی قارڕا پاڵاوگەی پێنجی پارسی جنوبی پاڵاوگەی گازی فەجری جەم پاڵاوگەی ئابەدان پێترۆشیمی ماحشەر و ناوچەی سیری کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد بەر لەوەش ئەم شۆڕایە بە دەرکردنی بەیانیەک لە ژێر ناوی یاری کۆتایی هات ڕایگەیاند بوو وتبوومان سەبری ئێمەش سنوورێکی هەیە وتبوومان لۆکە لە گوێەکانتان دەربێنن ئێمە وتمان و ئێوە نەتان بیست ئێستا دەبینە سێڵاوێک کە هەموو شتێک لەگەڵ خۆی ڕادەماڵێ ڕوخێنەر و گێرانگەر گرنگترین داخوازی کرێکاران لە کۆبوونەوەکانی دوێنێدا بریتی بوون لە ئیجرای دروستی مادەی دەی کارمەندانی نەوت باشترکردنی جەدوەلی دوای دامەزراندنی مادەی ناوبراو بە شێوەیە کە سەرجەم کارمەندان بە هەر هەلوو مەرجێکەوە بە لەبەرچاوگرتنی هەڵاوسانەکانی ئێستا سوودی لێ ببینن دانی تەواوەتی پاداشی کۆتایی خانەنشینی وەک ڕابردوو لە وەزارەتی نەوت پێڕاگەیشتنی باش و شیاوی خانەنشینکراوانی پیشەسازی نەوت و باشتربوونی ژیانی ئەم بەشە لە گەورەکانی پیشەسازی نەوت پێڕاگەیشتن بە بارودۆخی نابەسامان و جێنیگەرانی سندوقی خانەنشینی نەوت و پێداچوونەوە بە ئەساسنامەکەیدا باوەڕبەخۆیی کرێکارانی ڕسمی نەوت و خەباتی ئێستایان ڕێشەی لەم شۆڕشەی ئێستادایە و بە نۆبەی خۆیان لە سەرجەم خەباتی کرێکاران لە داهەتوودا و لەسەر ڕەوتی شۆڕش کاریگەری یەکلاکەرەوەی دەبێت سەرانی ڕژیم کە ئاگاداری ئەم ڕاستیەن هێزێکی سەرکوتی زۆریان ناردۆتە ناوچەکە و هێزەکانی حراستیان تەیارتر کردووە بەڵام نەیانتوانی بەر بە کۆبوونەوە و ناڕەزایەتەکان بگرن بەپێی راپۆرتی شۆڕای سازماندهی ناڕەزایەتەکان سەرکوتگەران لە کۆبوونەوەکەی پاڵاوگەی دووهەم چەند کەسیان لە نەفتگەران دەست بەسەر کرد بەڵام لە ترسی قوڵبوونەوە و پەرەسەندنی ناڕەزایەتیەکان دوای کاتژمێرێک هەموویانیان ئازاد کرد لە ماحشەر و ئابادانیش هێزە ئەمنیەتەکان و حراست لەگەڵ چەند کەس لە کرێکاران هەڵسوکەوتی نەشیاویان ئەنجامدا و بەرخوردی فیزیکیان کرد ڕادیکاڵبوونەوەی هەڵوێستی کرێکارانی ڕسمی نەوت و مانگرتن و ناڕەزایەتی هاوئاهەنگی ناوەندەکانی تەولیدگەرانی ڕسمی نەوت مژدەدەری ئەوەیە کە بزوتنەوەی کرێکاری زیاتر لە پێشوو هەوڵ بدات بەسەر کەند و کۆسپەکانی پێوەستبوونی ڕاستەوخۆتری بە شۆڕشی ئازادی خوازانە و بەرابەری تەلەبانەی خەڵکی ئێران زاڵ بێت ئەم ڕاستیە مێژوویە شیاوی لە بیرچوونەوە نییە کە دوای کوشتاری مەیدانی ژاڵەی تاران لە ڕۆژی 16 مانگی خەرمانانی ساڵی 1357 لەلایەن ئەرتشی ڕژیمی پاشایەتیەوە کرێکارانی پاڵاوگەی نەوتی تاران مانیان کرد بە شوێن ئەواندا مانگرتنی سەرجەم نەفتگەران لە ناوچە نەوتیەکان و بە ملیۆن کەس لە کرێکارانی کارخانەکانی کوورەخانەکان و باقی ناوەندەکانی کاری لێکەوتەوە و دەستیاندایە مانگرتن ئەم مانگرتنانە و بەتایبەت مانگرتنی کرێکارانی نەوت شۆڕشی ساڵی 57یان وەها بەهێز کرد کە ڕووخانی بنەماڵەی پەهلەوی و سەلتەنەتی 2500 ساڵە لە ئێرانی کردە بابەتێکی حتمی بەم هۆیەوە بوو کە هێزە بەرین و هەڵسوراوەکانی چەپ لە شۆڕشدا دروشمی پڕ لە شانازی کرێکاری نەوتی ئێمە ڕێبەری شێڵگێری ئێمەیان جەماوەری کردەوە نیشانەکان ئەوە دەڵێن کە تیکراربوونەوەی ئەم مێژوە شکوودارە لە بارودۆخێکی بە تەواوەتی نوێدا ئیمکان پەزیر بووە